ئێوە پێیانتان چی بوو لەو نامەیە وەکو 77 کەسایەتی ڕۆشنبیر کە ئاراستی ئەو سێدەوە؟ بەڵێ دیارە ئەو نامەیە پەیامێکی ئاشتی خوازانەیەوە بەر پرسیارەتیکردنی سەرۆکی ئەو سێ وڵاتە زلهێزەی دنیاە کە دەرحەق بە و ناحەقی بەرامبەر بە عەبدوڵڵا ئۆجالان و بە پەکەکە کراوە. ئێمە وەکو کارێکی دیبلۆماسی داوامان کردو لەو نامەیە کە یعنی هەوڵ بدرێ پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێەوە بە ئازادبوونی عەبدوڵڵا ئۆجالان و ئامانجەیەتە دی لە پێناوی ئەو حەقە مرۆڤایەتی گەلی کوردی خۆمانە ئەو هەوڵەماناوە و ئومێدەکەین ینی نەتیجەیەکی باشیە بێ و وەرگیراوە لەلایەن سەرۆکی هەر سێ وڵاتەکەوە چاوەڕێەوەکەن کە ئینشەڵا پێشاتی باشتری بەدوایە. دیارە ئەم بیانوانە تەنها پەکەکە نەبووە. ساڵانی پێشتر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە لیستی تیرۆرا بوون، بەڵام ئەوان هەر کاتێک کاریان بە گەلی کوردە بێ، کاریان بە پێشمەرگە و شەڕەوان و گەریلا ئەبێ، ئەو کاتە مامەڵەیان لەگەڵاکەن و بە تیرۆریست و بە ینی ناحەقیان نازان، بەڵام لەبەر ئەوەی لە بەرژەوەندی خۆیان نییە ئەم کاریان کردو پەکەکان تا ئێستا شتێتەوە لە لیستی تیرۆرا، بۆیە بە هەموو شێوەیەک دژایەتیکردنی گەلی کوردە نەک تەنها پارتی کرێکارانی کوردستان. دیارە ئەوان ئەیخەنە کاری دیبلۆماسی خۆیان و هەنێجار ئەو جۆرە چالاکیانە لە ڕاگەاندن باز ناکرێت، چونکە نەتیجەکانی هەنێجار زۆر سەریعنی خۆتان نزان کاری دیبلۆماسی خەباتێکی درێژخایەنە، بەڵام بە فەرمی گەشتۆتە سەرۆکایەتی هەر سێ وڵات و جوامە وەرگتووە کە نامەکان وەرگیراوە ئیتر وەڵامەکەی چۆنە بێ. ئەمێ دەکەین زۆر باش بێ بە تایبەتی لە ئەمریکا کە ئێمە ئەزانین زانیاریەکی باشتر و بڵێن معلوماتێکی زیاتریان لەسەر گەلی کورد هەیە، ئەوانەی کە ئێستا لە ئیدارەی جۆ بایدن کارەکەن. بۆیە ئەمە منفەزێک بوو کە ئێمە بتوانین فرسەتە بخۆزینەوە. هەروەها گەلی فەڕەنساوە، گەلی ئەمریکاوە، گەلی بەریتانیا وەکو گەلەکەی هەمویان ناسینێکیان هەیە بۆ گەلی کورد و بۆ ئەو زوڵم و غەدر و ناحەقی بەرامبەر گەلی کورد کراوە لە ساڵانی داهاتووە ئەو بەرخۆدانی کە گەلی کورد ئەنجامیدا بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان